بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لەم گفتوگۆیەدا باز لە دوا زانیاری و گۆڕانکاریەکان دەکەین لەبارەی پرسی موچە نەوت هەروە پەیوەندیەکان لەگەڵ بەغداد پرسی موچە بەکوێ گەشتووە و لێک تێگەشتنی کەوا بڕیارە لە ناوەڕاستی هەفتە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران گویا باز بکرێ ئایا چی تێدایە و ئایا کێشەی موچە بەم زوانە چارەسەر دەبێت و ئایا دەسەڵاتداران یێرێم تەسلیم دەبن یاخود ئێستا باز لەوە دەکێ ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان باسی لەوە کردووە عێراق دەست بە سەربی لە نەوتەکاندا بگرێت ئایاوە ڕوودەدات و ئایا فشاری نێودوڵەتیە لەسەر هەرێم و بەغداش بەوەی کە ڕێکەوتن بکرێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز کاوە محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کاکاوە بەخێربێن سوپاسیانە دەبێت دەکەین زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرتە سەرنجی بەڕێز بزان پێ دوایە دوای دوو مانگ دواکەوتنی موچە ئێستا هەوڵێکەیە بۆی کە ڕێکەوتن بکرێ یاخود جارێ هەر لێ تێگەشتنە و یاخود ئەگەری ڕێکەوتن زیاترێ یاخود دواکەوتنی زیاتری موچەوەی کە ئێستا لی دەخوێنرێتەوە لە بارودۆخ. زۆر سپاس. وەڵاهی خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوو کۆبوونەوە زۆر کراوە لە نێوان هەردوولا لە نێوان هەرێم و حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال، بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک نەکراوە. ینی سەرەتای ئەم ساڵ خۆتان بەبیرتان دێ نیمانجی دوو ڕێکەوتنێک ڕاگەیەندرا لە نێوان هەردوودا دەگوتان ئێمە کێشەی موچەمان چارەسەر کرد و لەمە دووە تا کۆتایی ساڵ مانگانە موچە لە کاتی خۆیدا دەدرێت، بەڵام دیارە لەبەرەوەی کە چارەسەرێکی ڕیشەیی پرسەکە نەبوو بووە هۆی ئەوەی کە دیسانەوە کێشە سەر هەڵبداتەوە و کێشەی موچە دروست بێ. ئەم جاریان قورستریش لە جاران بەداخەوە کە تا ئێستا موچە خۆرانی هەرێمی کوردستان موچەی مانجی ئایاریان وەرنەگرتووە و بەپێی ئەو نووسراوەی کە وەزارەتی دارایی عێراق کردبوویت و کە بەپێی بڕیارەکە ئەو موچەیە ڕاژیرا باز لەوە دەکرێت کە ئێمە هەرچی ئەوەی ئیستحقاقی هەرێمە بۆ موچە نردوومانە بە زیادەوە هەرێم التزامی نەکردووە. دواتر ئەو کۆبوونەوانە دەستیان پێکرد. یعنی من بۆ خۆم ینی وەکو خوێندنەوە ئەگەر بۆ ئیرادە بێ ئیرادەی ڕێککەوتن من پێم وایە ئیرادەکە زەعیفە بەتایبەتیش لەلایەن هەرێمەوە، ینی هەرێم کێشەی موچە بە پرسیارەتی خۆی نازانێ و بەو شێوەش تەعاملی لەگەڵ نەکردووە. ئەگەر وای بکردبایە دەبواە هەتا ئێستا بگەیشتبانایە چارەسەرێک لەبەرەوەی کۆمەڵێک با بڵێن دوکۆمنت و بنەما هەیە کە دەکرێت لە ڕێگەیانەوە کێشەکە بە تەواوی چارەسەر بکرێت. یەکەمیان بەپێی دەستور، بەپێی یاسای بودجە، بەپێی بڕیاری دادگای فیدرالی، بە تایبەتیش بڕیاری دادگای فیدرالی کە دەرچوو ئەو با بڵێن ڕێگا ڕاستەکەی نیشانی هەردوولادا کە چۆن بتوانن التزام بەوە بکەن و ڕێککەون کە موچە دابین بکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هەمیشە لە نێوان دوو کەوان لەدای بنێن، چونکە پێم وانە مقاوماتی حکوومەتایەتی تێدابێ هەتا هێندەی وەکو خاوەن کۆمپانیا تەعاملیان لەگەڵ پرسەکە کردووە، هێندە وەکو خەڵکی بەرپرسیار و بەرپرس لە ملەتێک لە وڵاتێک تەعاملیان لەگەڵ کەیسەکە نەکردووە، چونکە ئەوان بەرژەوەندی خۆیان کردوتە ئەولویەت، بەرژەوەندی با بڵێن دەسەڵاتداران و بنەماڵە سیاسەکانی کە حکومڕان لە هەرێمی کوردستان بەرژەوەندی ئەوان لەوەدا نییە کە موچە چارەسەر ببێ و تەوتین بکرێت. یەکیان لەبەرەوەی کە ئەگەر پارە لە بەغداوە بێت و چاودێری دەستگا چاودێریەکانی بەغدای لەسەر بێ ئەوە بۆ ئەوان مەجای ئەوە نامێنێتەوە کە تاڵان فرۆشی بەرنەوت و سەرۆت و سامانی هەرێم و داهاتەکانی ناوخۆ بکەن. ئەگەر نەوت ڕێکەوتنەکانی خۆیان با بڵێن تەسلیمی بەغدا بکەن گرێبەستەکانیان لەگەڵ کۆمپانیەکانی نەوت و بەغدا بە پێی یاسای بودجە کە تعدیلیش کرا بە $16 بۆ هەر بەرمیلێک لە دەرهێنان و بەرهەمهێنان وانە، ئەگەر لە ڕێگەی سۆمەوە بێ دیسانەوە ئەو دەرگایان لێدا دەخرێت کە تاڵان فرۆشی بەنەوتی هەرێمی کوردستان بکەن وەکەوەی تا ئێستاوە لە دوای ڕاگررتنی بۆ ڕی فرۆشتن لە ڕێگەی نەوتیشەوە ئەوان بەردەوامن لە ڕێگەی تانکەرەوە بە ڕێگای بەڕی دەیفرۆشن هەرزان فرۆشتی دەکەن. ینی هەرێمی کوردستان مەسەلەن بە $33 بەغدا دەڵێ ئەگەر تەسلیمی ئێمە بکەیت ئێمە بە $65 دەیفرۆشین، یعنی دوو قیمەت
دەیفرۆشێ بەڵام هەرێم ئامادە نییە بۆ لەبەرەوەی کە ئەو نەوتەی تەسلیمی واکەوە باسمان کرد چاودێری دێتە سەر دوای ئەوەش ئەوەی کە بۆ خۆیان ئەو گرێبەستانی لەگەڵ کۆمپانیەکانیان هەیە بێگومان ئەو نسبەتە زۆرەی کە دەیدەم بە کۆمپانیەکانیش بەشێکی زۆری لەم دەستەوە تەسلیمی ئەو دەستی دەکەن هی دەستی هەمان حزب کە کۆمپانیەکان بەشێکیان هی حزبەکان کۆمپانیای حزبەکانن کە لە سایەی کۆمپانیای نێودەوڵەتیەکان ئیش دەکەن و کار دەکەن لە مەسڵاکانیان بۆ نمونە کۆمپانیەکان وازەحە ینی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بەشێکی ئەوەش کە حکوومەتی عێراق لەم کۆبنەوانە لەم ڕێ گفتوگانێ بەم دوایە باسکراوە حکوومەتی عێراق ئامادەی دەربڕیوە کە نەوتەکەم هەموو دەڵێ تەسلیم بکەن من ئەوەی کە بۆ بەکارهێنانی ناوخۆش داتان ناوە 100,000 بەرمیلە من بۆ خۆم دابینی دەکەم بە بنزین بە 450 دینار لیتری وەکو بەشەکانی تری عێراق و نەوتی ماڵان و ینی نەوتی سپی و غازی ماڵان ئەوانەش هەر بە هەمان سعری بەشەکانی تری عێراق دەدەین بە هەرێمی کوردستان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ناکات بەڵام گرێ شوێرەکەش لەوەیە کە تەوتینیش ناکات یعنی تەوتین باشترین ڕێگا چارە بوو کە ئەم کێشەیە و ئەم هەموو سەر ئێشەی پەیوەندی بە لیستی موچە و هەڵە لە لیستی موچە و ناوی دووبارە و بندیوار و هەر مانگە و بە شێوەیە پێویست بۆ بوردبینی بکاتوانە کۆمەڵێک لە شتانە یەکدا دەبووە بەزۆ پرسە کۆتایی نهاتووەکو تەوتین بۆ نمونە هەژماری من سەرکەوتوو بێ یاخودەوەش يعني كوتاين هاتو دبي وش صار السر بكري بيقومان يسايك كلا خاله ناكو كان يسك كلا خاله اساسا كان بريالي دارجاي فدرالي كذا دبي توطين بكري موتشي هريمي كردستان اوان هنا كان بيانو كان وكذا ايما هجماري من مان هي يعني لوش عند دي سنه ودانوي درجاي شتر يعني بو لعقد كان لقل كومبانيا كان نود لمسألة موتشا كراستو ندري بموتشا خوران بيت بو هريمي كردستان وزارة إدارة هريم توزيع بكا أمشان دروازي يشتر أي تريشان كنا لينا قرن توطين بكري ولا رجعي هجماري من وبيه هموي درجة ودروازن بو أويك بتوانن دزيو طالاني لخلق بكن وتزقل وش خلق هميشه بيويستي بوان بيه دستي لبنسري أوان بيه ترباو بجويش جاني خلق بكار بينن بو مبسط السياسي وملامح حزبكاني خويان أمانة هموي بونة الرقد لويك حكومتي هريمي كردستان أمانة كردو تو هەر کەسێک بێنە لێی بپرسە بڵێ وەرە تۆ ئەگەر بەرپرسیاری لە خەڵکی هەرێمی کوردستان کە پێم وانیە نە لە تاریخ و نە لە جوغرافیاژەوەی کە ئێستا هەموو دنیا بێنە بەرچای خۆت هیچ شتێک نییە هیچ حکوومەتێک نەبووە نەتوانێ موچە خۆران دابین بکە مەگەر هەبێ مانجێک دوان تاخیر بوو بێ ئەوە لە کوردستانی لێ شوێنێکی دنیا من زۆر گەڕاوم سێژ دەکەم هیوادار مەگەر هەبێ بۆمان ڕوونکەنەوە بزانین لە کوێتری دنیا هەبووە حکوومەت کە نەتوانێ لانی کەمی مەسئولیاتی سەرشانی خۆی بەرامبەر بە هاوڵاتی جێبەجێ بکە من پێم وانێ ئەوە ئەسڵەن حکوومەت بێ ئەوانە موچەکان دابین نەکردووە هەر کەسێکی تر مەسەرەن ئەوە حکوومەتی عێراق هاتووە دەڵێ فەرموو نەوتەکەم تەسلیم کە تۆ بۆ هەموو نەوتەکەی تەسلیم دەکەم و موچە تەوتین دەکەین و نەک ئەو کاتە موچەی هەرێمی کوردستان بەڵکو بەشە بودجێ هەرێمی کوردستان بێت بە پێی یاسای بودجە کە بەشە بودجێ هەرێمی کوردستان هاتۆ سەر ئێشەیەکی گەورە کە 11 ساڵە بەردەوامە لە کۆڵ دەبێتەوە موچەی خەڵک لە کاتی خۆی دەدەچێتە سەر ژمارە حسابەکانیان دوای ئەوە تۆ دەتوانی پرۆژە بکەیت بوژانەوە لە کەرتە جیاجیەکانی ئابووری بکەیت بازار بۆ بژێنیتەوە ئەمانە ناکەیت بەڵام ئەوە وەکو باسم کرد ئەوان وەکو خاوەن کۆمپانیا تەعامل دەکەن ینی ئەوان بەرژەوەندی ئەوان لەگەڵ بەرژەوەندی خەڵک لە $2 جیان باش بەس پێ دوایە بەڕێزت ئێستا باسی کۆبوونەوەی سێشەمەی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکرێت لەوێ لێک تێگەشتێک بکرێت پێ دوای بگەنە ڕێکەوت بە تایبەتی لەسەر مەسەلەی نەوت کە ئێستا بەغدا داوای 400,000 دەکا ئەوان دەڵێن کەمتر پێدەین و 120,000 بۆ پێداویستی ناو خۆلای خۆمان بێ بڵێم کێشەیە بەردەوامە لە 2011ەوە لە یاسای بودجێ عێراق بەردەوام نەوت باس کراوە لە 100,000 و دەستی پێ کردووە تا گەیشتوتە ئێستا 400,000 پێ دوایە ڕێکەوتنێکی گەشتگیر بکرێت یاخود چی لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمە لە پرسی نەوت من بۆ خۆم پێم وانییە ینی ئەم فترێش کە ئەو کۆبنەوانەکرا پێشتریش ئەو قسەیم کردووە ینی بە تەسەوری خۆم دەبێت چارەسەر بێت کە هیچ مەزالی تێدانە ناکرێتەوە ئێستا هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان تا کۆتایی ساڵ
بە چوار موچە بتوانن بژین و دۆخەکە ئەبەو شێوە بەردەوام بێت. لەبەرەوە ئەبێ چارەسەرێک بدۆزرێتەوە و من بۆ خۆم پێم وایە لەمە دووە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە دۆخش لە پێگەیەکی زۆر لاوازدان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی دیبلۆماسی لە هەموو ڕێکەوە لەمە دووە دەبێت چاوەڕێەوە نەکەین ئیتفاق بکرێت دەبێت چاوەڕێەوە بکەین کە ئەو دەسەڵاتدارانە لە هەرێمی کوردستان تەسلیمی داواکاریەکان ئێستا ملاحەزەت کردبێ ئێستا کە باس لەوە دەکرێت دەڵێن دەبێ پێویستە هەرێمی کوردستان یعنی بێتە ژێرباری داواکاریەکانی بەغدا هەتا کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری لە بەغدا کە کراوە کە بە سەرۆکایەتی دکتۆر فواد حوسێنە کە جێگری سەرۆک وەزیرانی عێراقا و با بڵێن پارتیە و کەسێکی زۆر نزیکی سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە ئەو ئەنجومەنە خۆیان دەڵێن دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ بکە و کۆبوونەوەی هینیش کرابوو مەسەلەن سەرۆکایەتەکان کراوە کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەت کراوە هەمویان داوای ئەوە دەکەن دەڵێن یەکسەر هەموو با بڵێن ئاڕاستەی داواکاریەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەبێت بێن ئەو خاڵان جێبجێ بکەن کە بەغدا داوای دەکات بەڵام ئەمەیان بە تەسەوری خۆم دەکرێت بۆ لەبەرەوەی سەبەبی ئەساسی ئەوە نییە کە خەمی خەڵکیان بێ لە پێناو ئەوەی ژیانی خەڵک چاک بکەن و تۆزێک ئاهێچان بێتەوە بەر نەک لەبەرەوەی هەڵبژاردن لە پێشە ئەمە خاڵێکی گرنگە پێم وایە وا دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر نەوەیەک بێ بەو لاوازەی خۆی هەمووشی نەبێ بەشێکی زۆری داواکاریەکانی بەغدا جێبەجێ بکە بۆ ئەوەی ئەگەر لانی کەم چەند موچەیەک پێش هەڵبژاردن بێ بۆ ئەوی دیسان بێنەوە ساحەکە ئینجا سنگ دەرپەڕێن و خۆتان دەزانن ها کە شتێک دەبێت ئەوە ئێمە بووین موچەمان لە بەغداوە هێنا ئەوە ئێمە بووین ئەوی اتفاقیمان کرد و یعنی قەدەم بووە ینی لە وەکو باسم کردە تاریخ بەرپرسێک هەبێ لە ژیانی میلەتێک بێ شانازی بۆ بکە بڵێ موچەم دابین کردووە لە بەغداوە لە مرکزەوە خۆی نەتوانێت داهات پەیدا بکە وڵاتەکەی هەرێمەکەی خست بێتە ژێر دەیان ملیار دۆلار قەرز پاشەوەی ئەو هەموو نەوتەی بە ناوی سربەخۆوە فرۆشت ئینجا لەگەڵ بەغدا ژامادەنی بڕێکەوی کە موچەیەکی لە بەغداوە دێ سنگ دەرپەڕێنین ئەمە هەموو شانازەکەیان بۆتە ئەوەی کە ئەم دەڵێ دەستکەوتی منە ئەو دەڵێ دەستکەوتی منە لەبەرەوە بە تەسەوری خۆم ئەگەر چارەسەرێکیش ببێ شتێکی پینە و پەڕۆیەکی تر دەبێ تا کۆتایی و بە شێوەیەکی ڕیشەی نابێ لە دوای هەڵبژاردن دیسانەوە بە تەسەوری خۆم کێشە سەر هەڵدەداتەوە و تا بۆیان بچێتە سەر تا بۆیان بکرێ ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەیانەوێت هیچ نەبێ ئەگەر سێ دەواازە نەبێت دوان بێ یەک دەواازەشان بەدەستەوە ببینێتەوە بۆ ئەوەی بتوانن درێژە بە سیاسەتی تاڵانکاری بدەن باش مەزبوطی بەڕێز پێ دوابێ سەباردۆخەکانەوە دەلاوازە دەبێت لە بری ڕێککەوتن تەسلیم بن لەبەرەوەی چی و کاری دوای کردووە ئێستا خۆتان ماوەیەک پێش ئێستا بینیتان و هەمومان جێمان لێبوو دیسانەوە هەندێک برادر هاتنە سەر شاشە و هەڕەشەیان کرد و یعنی خۆز تەمەنام دەکرد ینی کورد هێندە بەهێز بواە و سەرکردەکانمان خەڵکی سیاسی حەچیم و دووربین بوونایە یعنی کۆمەڵی کارتی بەهێز بەدەستمانەوە وایە بمانتوانی بە ڕوبەڕووی نەک بەغدا ڕوبەڕووی هەموو دەوڵەتانی ناوچەکەش بۆستینەوە پێگەیەکی بەهێزمان هەبووایە بەڵام ئێوە چەند ساڵە ئەم هەرێمە بنکۆڵ دەکەن لە پێناوی بەرژەوەندی تایبەتی حزبی و بنەماڵەی خۆتان هێزی پێشمەرگەتان یەک نەخستوێتەوە سی و ئەوەندە ساڵە ینی لە 91ەوە ڕاپەڕین کراوە ئەوە 34 ساڵە پەرلەمانتان پەک خستووە ینی پەرلەمان پێشتریش تەمەشاکە ماوەکەی درێژکرایەوە ئێستاژەوە لە مانجیدەی ساڵی پارەوە هەڵبژاردن کراوە هێشتا حکوومەت نەک تەشکیل نەکراوە یعنی ڕێککەوتنی سەرەتاییش نەکراوە لەسەر بەرنامەکە گوتیان ڕێککەوتنمان کردووە هاتنە سەر پۆستەکان کە هەموو هەدەفی ئەساسیان لێ هەرێم و لە بەغداش شەڕیانە لەسەر پۆستکە گەیشتە پۆستەکان وەکو دەڵێ شەیتان لە تەفاسیلدا بوو هاتە دەرەوە و نانتوان ڕێککەون و ئێستا کە ینی بابڵێن سپاردویانە بۆی کە لە دوای هەڵبژاردننی عێراق کە کرا دوای ئەوە بە وەکو پاکێجێک لەگەڵ پۆستەکانی بەغدا بەیەکەوە تەوزیعیکەن ئینجا حکوومەتەوە چەند لە مێژە 2 ساڵ زیاترە کار بەڕێکەرە دەستگای چاودێری نازانم چی هەرچی هەیە پەچیان خستووە اینجا لە ڕووی ئابووریشەوە تۆ هەم نەوتت سەر بە خۆفرۆش بە کەرکوچیشەوە سەرکەوتو نەبووی ئەوە ئێستا لەگەڵ بەغداش هەر ڕێک نەکەوتووی یعنی لە ڕووی دیبلۆماسیشەوە خۆتان دەزانن ئیتر لە سەردەمی ڕیفراندۆمەوە تا ئێستا هەر بەردەوام لە لاوازیدایە
تۆ وەرە هیچ کارتێکی سیاسی بەدەستەوە نەبێت یعنی لەو پێگە لاوازە بیت بێگومان من بۆ ئاراستەیە دەبینم دەبێ مل بدات بۆ هەموو داواکاریەکان ئەگەر هەمووشی نەبێ بەشی زۆری داواکاریەکانی هەڕەشانە هەڕەشەکان بنەمایان حەجمیانی هەڕەشە وەکو ینی قسەی هەوای ئەنجزایکی ئەمانە سیاسی لوغەوین ینی با بڵێن زۆر ینی ظاهریەکی لوغەوین ئەوە عەبدوڵڵا القسەیمی قسەیەکی کتێبێکی هەیە بەو ناوە دەڵێ العەرەب ظاهرە لوغەویە ینی عەرەب ظاهریەش لوغەوین بەڵام ئێمەش بەڕاستی ئەو برادرانە ظاهریەکی لوغەوین بە زمانەوانین یعنی دەوڵەت دروست دەکەن هەر بە زمان بە خەیاڵ پێشمەرگە یەک دەخەنەوە بە خەیاڵ کورد دەبنە ئاسمان هەر بە خەیاڵ اینجا دێن هەڕەشە دەکەن شەو خەوێکی خراپی بینیوەیان خەیاڵێکی کردووە کە گوایە کورد زۆر زۆر بەهێزە دێت هەڕەشە لە بەغدا و لە هەموو دنیا دەکات و دوایی ڕیفراندۆم دەکەێت دەڵێ ئەم حسابی ئەوەندە بۆ هیچ کەسێک ناکەم یعنی مەبەستم وەیە ئەمانە من بۆ خۆم خوێندنەوەی خۆم ئەو برادرانە ئۆتیزمی سیاسیان هەیە یعنی ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان لە بەروی ساڵانێکی زۆرە دابڕاون یعنی دابڕانێکی سیاسی لەگەڵ خەڵک یعنی مەسەرەن لەگەڵ خەڵک گوێ لە خەڵک ناگرن کۆنابنەوە لەگەڵ خەڵک ئێستا خەڵک لەو بێموچەی و لەو دۆخە خراپەدایە ئەوان پێیان سەیرە ینی چۆن دەبێ خەڵک بۆ موچە ئاوا بکە مەسەرەن هەندێک زار دێنە سەر شاشە بازەوە دەکەن کەرامەتمان دەوێ و موچە بەرامبەر بە کەرامەت ناگۆڕینەوە و ئێمە سوپاسیان دەکەین و خۆڕاگر بن و یەکاکە تەبعان ئێوە وەکو ئێوە بن ئەرە وەڵاهی بەدەیان ساڵی تریش خەڵک خۆڕاگر دەبێ بەڵام ئایا ژیانی ئێوە وەکو خەڵکە کە خۆتان ئیدعا دەکەن دەڵێ ژیان و مردنمان بەیەکەوەیە ئاخروانیە خۆ خەڵک ئەزانێ و چاوکراوێ و هەموو شتەکانی لەبەرچاوە کە تۆ خۆت و کوڕ و کوڕەزات و برا و برازات و کەس و کارت چۆن دەژین وە کوڕی خەڵک و ژیانی خەڵکیش چۆنە لەبەرەوە ئەمانە تووشی ئۆتیزمی سیاسی بوونیان تەنانەت کە کۆبوونەوە لەگەڵ خەڵک دەکەن بۆ نمونە لەگەڵ جوتیاران دەیکەن بۆ نمونە لەگەڵ کرێکاران ئەندازیاران مامۆستایان دێن ئەو خەڵکانە لە ڕێگای ڕێکخراوە حزبەکانی خۆیان سندیکا حزبەکانی خۆیان کۆ دەکەنەوە کە خەڵکێکن لەگەڵ ڕێزم بۆیان تەبعاً بەڵام بەشەش زۆرەکانیان ئەوانەی دەسەڵاتدارن لەناو ئەو ڕێکخراوانە خەڵکێکن دەست بە سنگ بۆیان دەوەستن حقیقەتەکانیان پێناڵێن مەسەلەن نمونە ڕێکخراوێکی توێژێکی دیاری کراو کە دێن لەگەڵیان کۆ دەبنەوە باسی معاناتی ئەو توێژە ناکەن هەمیشە بە شان و باڵی بەرپرسەکاندا هەڵدەڵێن بۆ خۆیان نایەن کاکە بڵێن با ڕۆژێک لە ڕۆژان بچینە ناو خەڵک لە خەڵک دەترسن ئەگەر تۆ ینی بەدکاریەکی زۆرت نەکرد بێ ناعەدالەتێکی زۆرت نەکرد بێ بۆ هێندە لە خەڵک دەترسی لە شارێکەوە دەچن بۆ شارێک ئەوە جگەلەوەی مەوکبی سیارەکانیان بە چەندین کیلۆمەتر بەدوایانەوەیە ئەو هەموو حیمایەیە ئینجا جگەلەوە ڕێگاکەش بە درێژایی ڕێگاکە یعنی 300-400 کیلۆمەتر هەر کیلۆمەترێک دوو کەسیان داناوە ئەوە چەکدار وەستاوە بۆی حیمایان بکەن تۆ لە ناو میلەتەکەی خۆت ئەوەندە بترسیت ئەوەندە ترسنۆک بیت اینجا بێ بازدەوە بکەیت کە تۆ ملت بەڕێوە دەبێت و شانازی بە باسی نیشتیمان پەروەری بکەیت جگەلەوە خەڵکیش کاکە خەڵک دێ ینی لە داخی ژیانی خۆی و خراپی و گزرانی خۆی دێت قسە دەکا اینجا خەڵکی وەکو ئێمەمانە ڕەخنە دەگرێت هەموو ئەوە یان دەڵێ من زوڵمەکەت لێ دەکەم و بەردەوامیش دەبم و باچیشم نییە و منەتم پێ نییە بەڵام قسەش بکەیت تۆ جاشیت تۆ دژی قواری هەرێم ئیش دەکەیت تۆ موامەرە دەکەیت دەستی دەرەچیت کە خۆتان دەزانن هەموو دەسەڵاتدارە دیکتاتۆرە زاڵمەکان لە تاریخی ئینسانیەت لە خۆرئاوا و لە خۆرهەڵات هەمیشە ئەم تیۆریە سەقەتیان هەبووە و داتاشتیوە کە خەڵکانێک ئازادانە تعبیریان لە ڕای خۆیان کردووە ڕەخنیان لێگرتوون باسییان لە زوڵم و زۆرەکانیان کردووە گوتیانەوە دەستی دەرەچیە ئەوە موامەرەیە ئەمە دانوێ نیشتیمان لە دژی نیشتیمان ئیش دەکەن و کار دەکەن و دەستی دەرەچی ڕادەچێشن چێ دەستی دەرەچی ڕاکێشاوە جارێ با ئەو پرسیارە بکەین منم زەشی تورکیام هێناوەتە ناو خاچی هەرێمی کوردستان لە کوردی دەدەم منم بوومەتە پێشڕە و کەواسووری بەردەست کرد بۆ جێشی ئێران جارێک و بۆ جێشی تورکیا و کاتی خۆشی بۆ جێشی سەدام ئەوە ئێمەین ئەوە خەڵکی هەرێمی کوردستانە یان ئەوانن ئێستاکە کە ئیتیهامی خەڵک دەکەن بە جاشێکی بۆ نانیشتیمان پەروەری یعنی مەبەستمەوەیە ئەوان لە هەموو ڕێکەوە یعنی هەم دەستیان کەشفە هەم کارتەکانیان سوتاوە
و ئەم قسانە ناچێتە سەر تاسەر. ئەی تاکەی خەڵک تحمل دەکە بەم بێموچەیە بڕوات 2 مانگە لەبەردەم ئەگەر چارەسەر نەکرد لەبەردەم تەقینەوەی جەماوەریشی داین لە کوردستان ئەگەر پێشاتەکان لێکەوتەکان ئەگەر لەوە زیاتر دوا بکەوێ ینی نە لەگەڵ بەغدا ڕێ بکەون وەکو بەڕێزوتن ناو خۆش لە داهاتی ناوخۆنەوە پارە موچەیەک بدەن. لە ڕاستیدا ئەوان شەڕ لە سەرمانەوەی خۆیان دەکەن یعنی ئەوان ئێستاکە یەکێکتر لە سەبەکان بۆ ینی ئەم وەکو باسم کردانێ بەرژەوەندی خۆیان بپارێزن و ینی خۆیان ئەو پارانەی دەستیان دەکەوێت کە ئەو پارە سیاسیە حرامەی کە دەستیان دەکەوێت لەو ڕێگە نایاسایی و ناعادیلانەیە ئەو پارانە بۆ چێ دەچێت وەرە پێم بڵێ و کەناڵانەی تەلەڤیزیۆنەکانیان کە هەر ڕۆژەی کەناڵێک دەکەنەوە بە ملیۆنە دەیان ملیۆن دۆلاری لەسەر دەکەن و موچەی کارمەندەکانیان بڕۆ تەمەشاکە مقارنەکە بە موچی خەڵکی وەکو ئێوەمانان مەسەرن لە کەناڵەکان دانی با بڵێن ئەو پارەیە کە تەرخان دەکرێت ئینجا ئەم ینی با بڵێن ئەو هەموو هێزە چەکداری هەیەە لە زێڕەڤانیە دژە تیرۆرە ئەوە پێشمەرگەیە ئەوە حەفتایە ئەوە هەشتایە ئەوە ئاساییشە ئەوە نازان یعنی یەک دنیا ناو هینیان هەیە قوارەی تایبەتی چەکداریان هەیە پارەکانیان هەموو بۆ ئەوەیە بۆ ئەویانە هەمیشە ئەوانە بەهێز بکەن خەڵک لاواز بکەن ووای لێبێ کە خەڵک هەمیشە بترسێ ینی مەسەرەن هەیە نەک لەسەر خۆپیشاندان گیراوە ئاخر لە هیچ وڵاتێکی تر نییە لە وڵاتی دیکتاتۆرەکانی لەسەر نیەتی خۆپیشاندان گیراوە یعنی کەسێک مەسەرەن پۆستێکی نووسیوە لە فەیسبوک گوتوێتی پێویستە خەڵک خۆپیشاندان بکات چونەتە سەر ماڵەکەی گرتویانە و اینجا خۆزانی بە رادیۆ شەر لەوە هات لەم مەسەرەن ئەوەی بۆتە ترند و هینی نوکتە کە بدەڵێنەوە پەشیمان بۆتەوە و رادیۆە مەبەستم لە چی دێ ینی ئەمە هەمووی دائیمە هەوڵ دەدەن ئەوان دەوروبەرەکەی خۆیان بەهێز بکەن لە بەرەوەی دەزانن کە خەڵک ڕقی لیانە و خەڵک هەمیشە لە بەردەمی ئەوەیە کە بتەقێتەوە بەڕویاندا بەڵام بڵێن ئەگەر هەروە بەردەوام بێ لێکەوتی نابێ هەروە خەڵک بێگومان ئەمە بەبێدەنگی پێدوایە ئەم تەوازنە خۆتان مێژووی هەموو دەسەڵاتدارە دیکتاتۆرەکان و هەندێکی زۆر نزیکەوە لە بەر چاومان بوو خۆمان معایشەمان کردووە ینی ئەم تەوازنە بەرەبەرە لەنگ دەبێت ئاوە نامێنێتەوە یعنی هەمیشە لەم لاوە هێزێکی زۆر ترسنۆک طبعا ئەو هێزە ئەم حکوومەت و دەسەڵاتدارانەی کە زۆر هێز لە دەوری خۆیان کۆ دەکەنەوە و هەمیشە هێز بەرامبەر بە میلەتەکانیان بەکاردێنن ئەمانە دەسەڵاتێکی زۆر ترسنۆکن و زۆر لە خەڵک دەترسن ئەوانەی کە خۆت دەبینیت لە هەندێک وڵاتی دیموکرات و کراوە و پێشکەوتوو کە دەچیت یەک پۆلیس نبینی بەڵام حکوومەتێکی زۆر بەهێزە و دەسەڵاتدارانێکی زۆر ئازا حکمڕانی ئەوێ دەکەن لەبەرەوەی خزمەتی میلەتەکانیان دەکەن منافەسە لە بینی ئەوان لەسەر ئەوەیە چێ زیاتر خزمەت بکە لە هەر هەڵبژاردنێکدا ئەم حکوومەت دێ ئەم حزب دێ ئەو حزب جێگە دەگرێتەوە لە هەمان کاتدا خەڵکێک بێدەنجی کە زۆر جار هەیە دەسەڵاتدارە بەدکارەکان بێدەنجی بە هەڵە دەخوێنەوە و هەڵسەنگانێکی هەڵیان بۆ بێدەنجی خەڵکو جەماوەەر دەبێت ئەم بێدەنجیە ینی پەنگ دەخواتەوە یعنی مەرز نییە ئەمە هەرتا سەر بەردەوام بێ و پێتان وانە بێ ئەم تەوازنی هێزی ترسنۆک و بێهێزی ئازاکان هەروها بمێنێتەوە ئەمە هەر هەندە کە گەیشتە تینی کە تەقیەوە دیواری ترس دادەڕمێ ئەو کاتە کەسمان نازانین بەڕاستی ینی ڕووداوێک ڕوودەدە لە هەرێمی کوردستان دەبەرەوە ئەمە ئەگەر بێت و ئەو دۆخە بەو شێوەی ئێستا بەردەوام بێ من بەدووری نبینم لە ڕاستیدا شۆڕشی برسیەکان بەرهاب بێ لە هەرێمی کوردستان یعنی ئێمە دەڵێن مەسەرن ئێمە کاتی خۆی بۆ لە سەردەمی سەدام خۆشۆڕشمان لە پێناوی موچەدا نەکردووە لە پێناوی پارە و هین نەکردووە بەڵام ئێستا هەم دەبێ شۆڕش لە پێناوی موچە و ژیان و گزەران بکەیت هەم لە پێناوی ئازادیش آخر وەکو سەردەمی سەدام بەڕاستی ئازادیمان زەوت کراوە ئازادی خەڵک نییە ینی بەو شێوەیە نییە کە باز دەکرێت و ئەوان پێیان وابێ ئەگەر دیموکراسیش تەنها بریتی بێ لە هەڵبژاردن و چوونە سەر سندوقەکانی دەنگدان و ئیتر دوای ئەوان دیسان بێنەوە سەر حکم هەڵبژاردن تەنها ئەوە نییە یعنی با بڵێن دیموکراسی بریتە لەوەی کە دەسەڵاتەکان جیابن با بڵێن دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی پەرلەمانێکی بەهێزت هەبێ دەسەڵاتی چاودێری بەهێزت هەبێ ئینجا لەگەڵەوەش مەسەلەن
با بڵێن میدیایەکی بەهێزت هەبێ ئازادێکی بەرپراوان هەبێ کە بتوانن دەوریان هەبێ لە بەرچاوڕوونیدان بە خەڵک وەرحاصل زۆر وردەکاری هەیە کە پەیوەندی بە دیموکراسیەوە دیموکراسی لەوەدا کورد ناکرێتەوە و بەداخەوە لە سەرەتای نوێتەکانەوە تا ئێستا سەرەتاکان زۆر باشتر بوو لە ئێستا هەمیشە لە پاشەکشە بووە یعنی ئەوەی کە ئێمە ناومان لێدنە ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستان کە هەمیشە لە پاشەکشە بووە هەر بۆیش لە هەموو ڕوەکانەوە لە ئاستی سیاسی لە ئاستی ئابووری لە ئاستی با بڵێن هێزی چەکدار و ئەوانە لە سەربازی لە هاستی دیبلۆماسیش ینی پێشتر خۆتان دەزانن پەیوەندی دیبلۆماسیەکان ینی هەرێمی کوردستان زۆر لە پێشتر بوو لە عێراقیش لە ڕووی ئابووری هەر لە عێراق لە پێشتر بوو لە ڕووی سەربازی لە پێشتر بوو کە شەڕی شیعە و سوننە لە ناوچەکانی تری عێراق لەو پەڕیدا بوو بەڵام ئێستا ئاەتەکە عکس بۆتەوە ینی هاوچێشەکە عکس بۆتەوە ئێستا بەعکسەوە لە هەرێمی کوردستان بەردەوام ساڵ لە دوای ساڵ لە سەردەستی ئەو سەرکردە ناحەچی و نادوربینانە بەردەوام لە پاشەکشەدا لە هەموو ئاستەکان بەڵام بەغدا دۆخەکەی بەرەو باشتر دەچێت ناڵم ئەوان زۆر لە ئاستێکی پێشکەوتودا سەبارەت بە فشارەکان پێدوای فشاری نێودەوڵەتی ئەگەر هەیە بە کامارە سێوەندامێکی پێش پەرلەمانی دوانیشیدا بوو گوایە بەغداد دەبسە بیرە نەوتەکاندا بگرێگە ڕێکەوتن نەکرێ ئەنیمە لە بەردەم کارتی جۆرا و جۆر داینەگە ڕێکەوتن نەکرێ پێگەکانەوە دەلاواز بووە من طبعا پێشتر دیسان دەمێت تاکیدکەمەوە ئەوم گوتووە ینی دەسەڵاتدارانی بەغدا ئەوەی کە کردویانە بەرامبەر بە هەرێمی کوردستان طبعا ئەمەشیان من بۆ خۆم بە عادیلانە سەیری دەکەم و پێم وایە دەبواە بەغدا و ئێستاش پێویستە لە زیاتی ئەوەی سزای موچەخۆرانی هەرێمی کوردستان بدە سزای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بدە چونکە ئەوان سەبەبکاری ئەو دۆخەن موچەخۆری داما و چی بکە ینی موچەیەکی هەیە لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا کەوتۆتە ئەو دۆخەوە 11 ساڵە لەبەرەوە ئەوان تەرکیزیان لەسەر ئەوە کە با بڵێن موچەخۆران نانێرن ئەمەیان کارێکی زۆر ناعادیلانەیە دەبواە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یەکێک لە ئەگەرەکان طبعا تەمەنا ناکەم بگاتە ئەوە بەڵام ئەو برادرانە وەکو چۆن 150 خاچی هەرێمی کوردستانیان تەسلیمی بەغدا کرد بەهۆی ڕیفراندۆم و لە کاتێکی هەڵەدا و نەوتی سەربەخۆ کارتی ئابووری هەرێمی کوردستانیان سووتان ئەمەشیان بە دوور نابینم تەمەنای ناکەم بەڵام بە دووری نابینیم یەکێکە لە ئەگەرەکان بەڵام مەرج نییە لەم چەند ڕۆژەوەکو ئەو بەڕێزە باسی کردووە بەڵام هیوادارم ئەگەرێکە بڵێن لە داهاتوودا بێگومان یعنی ئەگەر بێت و ئەوان نەگەر لەگەڵ هەرێمی کوردستان بەو شێوەیە کە دۆخی هەرێمی کوردستان و موچەخۆری هەرێمی کوردستان موچەی پێ بگات دەبێ هەنگاوی تر بنێن و ڕێگا و میکانیزمی تر بدۆزرێتەوە هیوادارم ئەو میکانیزمانەوە ئەو ڕێوشوێنانەی کە دەگیرێتە بەر ڕووی لە خەڵکی موچەخۆر نەبێت ڕووی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێ ئینجا لە ڕووی یاساییەوە ملاحەقە بکرێن لە ڕووی سیاسیەوە با بڵێن گەمارۆ بدرێن لە ڕووی یعنی لە هەموو ڕێکەوە ئەوان دەتوانن پەیوەندەکانیان بەو شێوێک بکەن و میکانیزمێک بدۆزنەوە کە ڕاستەوخۆ لەگەڵ هەرێمی کوردستان کە موچەخۆر بتوانێت موچەکانی خۆیان وەربگرن لە ڕێگەی بەغداوە پاسەکەم دەخولەکیمانەوە بە سەبارەت بە دۆسی نەوت بەڕێزت پێشتر ئەندامی پەرلەمانی عێراق بوون دەمێکە هەیە ئێستا هەموو دۆسیەکە ڕادستی بەغدا بکرێ باشتر لە قازانجی خەڵکی کوردستانەوە ئەوەی کە بۆ ناوخۆش بەکاردێ یعنی ئەو شەڕادستی بەغدا بکرێەوە لە قازانجی خۆ چۆنە من کاک حاچیم من دەڵێم بەداخەوە من وەکو کوردێک بەڵێ قەت تەمەنام نەدەکرد بەم ڕۆژگارە بگەین بەڵام ئەوە من نیم سەبەبکاریەوە ئەو برادرانن کە لە دەسەڵاتدان هەر ئەوانەشن کە پێشتر باوکیان بوون ئێستا کوڕەکانیان و ڕەنگە سبەینی کوڕی کوڕەکانیان بێ ینی من حەزم دەکرد و تەمەنام دەکرد کە ئێمە بتوانین داهاتی سەربەخۆی خۆمان هەبێ نەوتی سەربەخۆ پرۆژین و ئەو ماوەی کە نەوتی سەربەخۆ پرۆشتا لە خزمەتی خەڵک بەکار بهێنرا بە لە خزمەتی پێشکەوتن و گەشتە پێدانی ئابووری هەرێمی کوردستان بووایە هەموو شتێکمان ناڵێن پێرفێکت ینی بەڵام لە خزمەتی خەڵک بووایە بەڵام نیان کرد لە خزمەتی خۆیان بوو بۆیە ئاوا پەشەری هێنا و ئێستاش ینی کە زۆرم پێ ناخۆشە کە دەبینم خەڵکی هەرێمی کوردستان هەمووی تەمەنای ئەوە دەکەم موچەکەی بچێتە سەر بەغدا هەمووی ئێستا پێی بڵێ تۆ دەتەوێ مۆزەفی اتحادی بی فدرالی بیت یان هی هەرێم بی دەڵێ تەنانەت بەوانەی یەکێتی پارتیشەوە
باوەڕ هەبێ ئەگە ئازادن ئەم خەیاریان بخرێتە بەردەست ئازادانە دەڵێن بەڵێ ئێمە پێمان خۆشە موچەمان لە بەغداوە بێ یان بچینە سەر فەرمانگە فیدراڵیەکان پەیوەندیمان ڕاستەخۆ بە هەرێمی کوردستانەوە نەبێ ڕاستەخۆ بە بەغداوە هەبێ و لەبەرەوە ئێستاکە بێگومان ئەگەر ئێمە قسە لەسەر بەرژەوەندی خەڵک دەکەین و من بەلای منەوە ئەستەن چی لە بەرژەوەند لە دژی بەرژەوەندەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێ لە بەرژەوەندی خەڵکا و من لە بەرژەوەندی خەڵکم هەمیشە ئەو قسانە دەکەین و ڕخنە لە دەسەڵاتداران دەگرین لە پێناوی ئەوەی کە بەرژەوەندی خەڵک دابین بکەین لەبەرەوە ئەم پرسە بێگومان بەڕادەستکردنی نەوت و کەیسی نەوت بەغدا کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر دەبێ و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی هەر بۆیەشە هەتا ئێستا مل نادەن و دەیانەوێت ڕۆژێک زیاتر ئەو داهاتە تاڵانکاری کە دەستیان دەکەوێت بەردەوام بێتە دەستیان بەس بۆی ئێستا دەڵێن ئێمە 120,000 بۆ 20,000 بۆ پێراویستی ناو خۆمان دەوێت بەڵام بۆ خەڵک سوودی لێ نەبینەوە ئەو بنزینەش کە لە هەندێک بنزینخانە دووقاتی بڵێن نرخی نەوتی سپی بە سێ قات بە هاوڵاتیان دەدرێ ئەوە غازەکە گرانترە آخر ئەمە چییە بزانە ئەو قازانجە دەچێتە شوێ پێ دەچێتە کۆمپانیا حیزبەکان بڕۆ مەسڵاکان ئەوانەی کە ئەو 110,000 بەرمیلەی کە باسی دەکەن و شەڕی لەسەرکەن ئەو هەموو گفتوگویە کراوە هێندەی شەڕیان لەسەر شایستە داراییەکانی کۆمپانیەکان کردووە هێندە شەڕیان لەسەر موچەی خەڵک نەکردووە یعنی ئێستاش پێم وایە گرێچەکان دووشتە یەکێکیان تەڵتینە کە نانێت تەڵتین بکرێ و ڕاستەخۆ موچە بەغدابیدا یەکیشیانەوەیە کە شایستە داراییەکانی کۆمپانیەکان بێت تۆ کاک حەچین بۆی ئەمە بیکەینە قفڵی قسەکانم بوو یعنی تۆ سیرکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دوو قەرزیان هەیە لە دوو لاوە قەرزێکیان هی کۆمپانیەکانە قەرزێکیان هی خەڵکە کە موچەی خەڵکە تۆ بزانە قەرزی کۆمپانیەکان دواناخەن بە هیچ شێوێک هیچ دوایان نەخستووە لە کاتێکدا ئەوان ئەگەر خاون وەکو خاون کۆمپانیا مامەڵەکەن وەکو بەرپرسی میلەتێک مامەڵەکان دەبواە بە کۆمپانیەکان بڵێن ئێمە ناتوانین قەرزەکانی ئێوە چیتر بدەینەوە یان ئەو عەقدانە پێویستی بە پێداچوونەوەیە یان وەرە بەغدا کاکە تۆ چۆن لەگەڵ ئەم کۆمپانیای ڕێگرەکەوی تۆ خۆت لەگەڵ یان ڕێکەوە من ناتوانم قەرزەکانیم بدەم لەبەرەوەی من مەسئولیەتی میلەتێکم لەسەر شانە موچەی خەڵکم ئەوەندە مانگە نەداوە خۆتان دەزان چەندی مانگ پێشتریش کە نەدراوە من دەبێت ئەوە ئەولەوێتە لەلای من دەچم موچەی خەڵک دابین دەکەم لە زیاتی ئەوەی من بچم قەرزی کۆمپانیەکان بدەمەوە کە ئەوەشیان ڕاز ناکەن طبعاً باس لەوە دەکەن هەموو ڕۆژێک 100,000 بەرمینەوەت بۆ کۆمپانیەکان خۆیان دەچێ نازانم چی یەکا کە تۆ ئەولەوێتت بکە موچەخۆری ژیانی خەڵک بە موچەی موچەخۆران ئەمە دوامەخە نەک ئەوەی کۆمپانیەکان بەڵام ئەوان بە عەکسەوە تەعاملیان لەگەڵ دۆخەکە کردووە باشە بەس سەبارەت بە ڕۆڵی سوودانی سوودانی ڕۆڵی چێ بۆچی خۆی هیچ لە دوانێ نایەت ڕاستیەکان ئاشکرا بکە یاخود قسە لە سەر وەزیرە کوردەکانە بۆن فواد حسێن کە باست کرد یاخود وەزیرەکانی دیکە بۆچی حەقیقەتەکان ناخەنەوە ئێستا وڵێن لێک تێگەشتێک ئامادە کراوە کەس نازانی ناوڕۆکەکەی بە دروستی چییە پێش حکوومەتی ماوە بەسەر کوێری وتی لێک تێگەشتێکمان داوەتە بەغدا و ئەو شەراشکرا نەکەین ناوڕۆکی گفتوگۆکان ئاشکرا ناکرێت بەڵێ وڵی ئەمە یەکێکە لەو ملاحەزاتانەی کە هەیە منیش ئەو ملاحەزەیەم هەیە کە سوودانی بەرپرسەکانی تری عراقیش این ناکەن ینی ڕوونکردنەوە نادەن دائیمە هەندێک لە پەرلەمانتاران و فراکسیۆنەکان کە دەچن لەگەڵیان کۆ دەبنەوە دێن ڕوونکردنەوە دەدەن ئەوان لە ڕاستیدا من بۆ خۆم پێم وایە دوزار ڕوونکردنەوە هەردەدەن ینی بەڵام ڕەنگە ئێستا بە کاتی مناسب نەزانن و پێویستیشە لە ڕاستیدا ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان کە بەشێکین لە عراق هەموو خەڵک بزانێت لە ڕێی بەرپرسانی عراقەوە ڕوونکردنەوە بدەنەوە ئەو دەستکاری کە با بڵێن ئەو ڕۆژنووسێکە هەیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە وردیەوە تەعامل ینی بڵین بە ئیرادەیەشی خەمخۆرانە لەگەڵ ئەم دۆخە تەعامل بکە ئەگەر چی درەنجیشە بەڵام بتوانن چارەسەرێک بدۆزنەوە بۆی چەند ینی موچەی خەڵکی هەرێمی کوردستان چیتر دوانەکەوێت و تۆزێک ئاهێ بێتەوە بەرخەڵک بەڵێ گەشتبینەوەی کە لە ماوەیەکی نزیکدا ئەوە بکرێ گەشتی موچە بەلایەکدا بکەوێت وەکو گوتم گەشتبین نیم بۆ چارەسەرکردنی ڕیشەیی بەڵام گەشتبینم بەوەی یان با بڵێن نیوە گەشتبینم بەوەی کە ڕەنگە لەم ماوەیە ئەکید دەبێت چارەسەرێک دەدۆزرێتەوە دیسانە بەڵام دەبێتە پینە پەڕۆیەک تا هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن نازانانی ئیتر دۆخەکە چۆن دەبێت بە پێی نەتایجەکان و
وەزع سیاسەکە. باشە بەس ئەوەی کە بڵین پێش دەسەڵاتدارانی هەرێم هەڕەشیان کردوتیان قبول ناکەن هیچ دیار نەبوو بەڵام بەسەراسی ناو خۆش بۆنەوە وەزیری دارایی مانگرەوە پێش دەگوی ئێمە بەدیلی خۆمان خۆمان ڕەڕستی بەغدا ناکەین ئەی ئەوەش چی لێ هاات ئەگەر بەداهاتی ناوخۆ بێ بەوان جارێکیان ئەو باسمەوە کرد گوتم چەند ناشەفافن لە کەیسی نەوت و لە داهات و لە سیاست و لە دیبلۆماسیەت و ئانە بەڵام ئەوەندە بێسەروبەرن ئەم دەسەڵاتدارانە بۆ خۆیان تەکزیب یەکتر دەکەنەوە یەکتر بە درۆ دەخەنەوە و لەوەدا زۆر شەفافن لە درۆکانیان دویان زۆر شەفافە مەسەڵەن دێن دەڵێن وەڵاهی ئێمە تەنها 160 میلیارد دینارمان لەبەردەستە 160 میلیارد داتی ناوخۆنی 400 میلیارد ئەمە ناچێت دینارێکیان لە داتی بۆ خۆیان گوتیان نیوەی موچەی مانجی 12 بەغدا نردوێت 441 میلیارد شتێکی ڕاست کاکە ئەم پارێ چی دەهات بۆ نی موچەکەت دەدا بەغدا نی موچەی نەناک بۆی خستە تەنکەی باخەڵتەوە بۆ نەتدا بە خەڵک بڵێ نی موچەتان دەدەبێت ینی هەرگەرە و ماباوە خۆ 400 میلیارد هەرەوە جەژن هات هەر دیسانەوە هەر ئەو نیموچێت بدا بە خەڵک بگوت با جەژنەکە بەبێ پارە بڕێنەکە ئێجگەلەوە ئەو هەموو نەوتە هەمومان دەیبینین بەردەوام بەو ڕێگایانەوە دەفرۆشرێن بە قاچاق بە $30 و $35 ئێ باش ئەمە داهاتەکەی دەکوێیە یەک شتیر هەیە حەز دەکەم بیڵێن بەڕاستی جگەلەوەی دەسەڵاتدارە دەستڕۆیشتۆکانی سەر بە حزب دەسەڵاتدارەکانی پارتی و یەکێتی تاوانبارن لەم مەوزوعە ئەوانەی تریش لە حزبەکانی تر کە بەشدارن کە زۆر بەداخەوە دەڵێم شەرم دەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵوانە لە سیاست و حزبایەتیم کردووە کە دێن پلیان وەزیرە کە لە حکوومەتێکی کاربڕێ کرد دێن هێندەی ئەوان ئەو دزی و تاڵانیەی حزب دەسەڵاتدارەکاندا دەپۆشن دەسەڵاتدارەکانی حزبەکانی پارتی وێچێتی بۆ خۆیان ئاوا ناکەن بیانویان بۆ دادەتاشن بیانویان بۆ دەهێننەوە کە ئەمە هەر ئەوەندەیە و داهاتی نەوت سفرە و نازانم چی و ئەویتر دەڵێ وەڵاهی من ئەگەر ئێمە تەسلیمی بەغدا نابین و بەدیل دەدۆزینەوە و دەفەرم و کاکە ئەوە عەرز و ئەوە گەس کوا بەدی دەکەت ئەو نزیکەی مانجەکەت و ئەم لێدوانت داوە ئەخ ئینسان کە بەرپرس بوو دەبێت بەرپرسانە جگەلەوەی بەرپرسانە ئیش بک کار بکە خزمەتی خەڵک بکە بەرپرسانەش قسە بکە بە تایبەتیش لە دۆخێکی ئاوا ژیان و گوزەران و سایکۆلۆژیای خەڵک کە خەریکە دادەڕمێ لە بێ موچەی و لە بێ گوزەرانی تۆ دێیت ئەم قسانە پڕدەدەیت یەک دەڵێ 160 میلیارم لە بەردەستە کە دەزانن سوڕ دەزانن درۆ دەکەیت ئەویتر دەڵێتن وەڵاهی داهاتی نەوت سفرە بەرگری لە تاڵانی حزبە دەسەڵاتدارەکان دەکەیت یعنی ئەمانە بەداخەوە وەکو باسم کرد هەر خۆیان بە درۆ دەخەنەوە و ڕاز ناکەن یەک هەڕەشە دەکەیت دڵێ بە دیرمان هەیە فەرمو خەڵک چاوەڕێیە ئێوە هەڕەشەکانتان جێبەجێ بکەن ئێوە بەدیلەکانتان بخەنە سەر ئەرزی واقع بزانین چیتان پێ دەکەن چکە یەکێکشان قسەی دەکرد دەیگوت لەبەر ئەمریکیەکان دەسەڵاتدارانی هەرێم ڕاوەستاون و دەنا هەڕەشەی زۆریان لە بەغدا کردووە وەڵی قسەیەکم نێزگە لەو پێکەنینە بەڵێ باشە بەس سەبارەت بە وەکو دوا پیساریش بڵێن ئێستا دووخولەکمان ماوەس ئیسبات بە هێرشی بڵێن درۆنی شەیە ئەوە لێکەوتەی چییە هەبوو بۆ سەر سلێمانی بۆ نزیک فڕۆکخانەی هەولێر لە ناوچەکانی دیکە لێکەوتەی دوای شەڕ مامەڵی نادروستە یاخود بیانەگوتنی بەغدا چی لێ دەخوێنیەوە بەڕێز من بۆ خۆم پێم وایە ئەمە تاوان با بڵێن وەکو چوارچێوەکە باز دەکرێت کە با بڵێن پرسێکی ئابووری بڵێن داهات و نەوت و ئەوانەیە بەڵام ئەمە لێکەوتەی سیاسی لێکەوتەی ئەمنی هەموو ئەوشتانی لێ دەکەوێتەوە یعنی ئێمە تەسەوڕ نەکەین ئێمە هەر دۆخەکە بۆ شێوە دەمێنێتەوە وا بڕوە هەم لە ناوخۆ هەم لە چوارچێوەی عێراق هەم لە چوارچێوەی ناوچەکەش لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە بۆ هەرێمی کوردستان کە هیوادارم ئەو برادرانە ینی ئەو ئاوە دووربینانە وەزعەکە بخوێننەوە و چیتر بۆ هین نەکەن پێیان وابێ ئەمە بە هەڕەشە و گوڕەشە و هینی هەڕەشەی بێ بنەما دەتوانن ئەم دۆخە تا سەر بۆ شێوە بەردەوام بێ لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە تۆ لە جیاتی ئەوەی لەگەڵ دەوڵەتانی دراوسێ پێشتر اتفاقیاتی ژێر بەژێرت کردووە لەگەڵ عێراق کە ئێمە بەشێکین لە عێراق دەستور بێکەوەمان دەبەستێتەوە فەرمووی اتفاق بکە با کۆتایی بێ ئەم کێشەی موچە و داهات و نەوت و ئەوانە ئیتر تۆزێ دۆخەکە دەتوانین لە ڕووی سیاسی و ئەمنی و ئەوانەش باشتر بکەین بەڵێ سوپاس دەکەین کاک محەممەد مادەماکە سوپاسیان سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ